بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بارزان خوشويستانم لخزمة كتاب النياب الذريعة إلى مكارم الشريعة جيان بسر أبن لا باسي أو صفتانيك بيوستن بهيزي الشهواني إنسانوا باسي دو صفة منبوءك أمر لخزمة أم دو صفتا أبن يكي كان صفتي نصحة أو تريان صفتي كتمان سر. نصح بریتیە لە چی ئەفەرمێ ئەسڵەکەی کاتێک کە جلێک زۆر بە جوانی ئەدوورێ پێی ئەوترێ نوسح. لە ڕووی ئیصطلاحیشەوە إخلاص المحبة لغيره في إظهار ما فيه صلاحه. بریتیە لەوەی تەواوی محەبەت بە کەماڵی محەبەت و جوانی و بە ئیخلاسەوە خۆشەویستی دەرئەبڕی بۆ بەرامبەرەکەت، ئەو شتێک کە خەیری تیا بۆ بەرامبەرەکەت پێی ئەڵێ ئەمە پێوتێ نوسح. واتە نەسیحەت بە زمانی خۆمان بریتیە لە وتنی قسەیەک بە کەسێکی تر بەڵام بە تەواوی دڵسۆزیەوە، بە تەواوی خۆشەویستیەوە، بە تەواوی مەحەبەت و ئینجا پێوتێ نوسح. جاری وایە ئینسان ئەوێ نەسیحەتی بەرامبەرەکەی کە بەڵام لەبەرەوەی بە تەواوی حوبەوە نییە ناتوانێت پەیامەکەی بگەیەنێ. یەکێک لە کێشەی بانخوازی ئێمە و بەگشتی ئێمەی ئیماندار لەم سەردەما کاتێک کە نوسحی بەرامبەرەکانەکەن بە مەحەبەتەوە نایکە، خۆشەویستیەوە نایکە، وەکو ئەمر و نەهی لێکی ئەدەینەوە. ئەوە بکە، ئەوە مەکە، ئەوە باشە، ئەوە خراپە، بە توندی ناتوانین بە کەماڵی مەحەبەتەوە بە بەرامبەرەکەی بگەێنین. کەماڵی مەحەبەت چۆن باوکێک ئامۆژگاری مناڵەکەی ئەکە ئەوە پێوتێ نەسیحەت. بەو پەڕی خۆشەویستیەوە داوا لە مناڵەکەی ئەکە ئەو ئیشە بکە، ئەوە مەکە، ئەوە باشە، ئەوە خراپە، ئەوە پێوتێ نەسیحەت لە لوغەتە لە ئیصطیلاح. ئەفەرمێ ئەم نوسحە لەو مەحەبەتە کەمترە کە ئینسان هەندێک جار کەسێکی خۆشەوێ لەبەر فەضیلەت، هەندێک کەسێکی خۆشەوێ لەبەر لەزەت و شەهەوات و ئەوانە. ئەفەرمێنە ئەم شێوازی خۆشەویستیە لەوانە کەمترە خۆشەویستیە کە پلەکەی، بەڵام کاتێکەوە تۆ نوسحی کەسێک ئەەکەیت و ئامۆژگاری ئەەکەی ئیللا ئەبێت دڵسۆزی و مەحەبەتی تیابێ. بۆیە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ الدین النەصیحە، دین بریتیە لە دڵسۆزی لە خۆشەویستی نواندن بۆ بەرامبەرەکان. وتیان فەقیل لمن یا رسول الله صلی الله عليه وسلم، بۆ کێ نەصیحەتە دین؟ فرمووی لله ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم. واتە ئەم دینە بریتیە لە دڵسۆزی بۆ خوا، بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دەربڕینی مەحەبەت بۆ خوددا، بۆ پێغەمبەری خوددا، بۆ ئەئیمەی ئیمانداران، گەورەی ئیمانداران، لەگەڵ عامەتی ئیمانداران هەر هەموو نەسیحەت بریتیە لە نوسح و ئامۆژگاریکی پڕ لە دڵسۆزی، پڕ لە خۆشەویستی. بەو شێوازەی کە ئینسان بگەڕێ بە دوای مەسلحەتی عەبدەکانی خوایە، جوانترین شتێک لە مەسلحەت کە ئەزانە مەسلحەتە ئەیدا بە بەرامبەرەکە، ئەم پێوترێ نوسح. یەکەمین نوسح ئینسان کە لەگەڵ خۆیە زۆر ناسح و ڕازگۆ بێ. کە ئەڵێن لەگەڵ خۆیە یعنی کەماڵی خۆشەویستی و دڵسۆزی و چاکەکان کە بۆ خۆی ئەوێ لەگەڵ خۆیە زۆر تایبەت بێ. ئەفەرمێ کەسێک کە غەشی لە خۆی کرد قەت ناتوانێت لەگەڵ کەسی ترە چاکە کار بێت، چونکە ئەم کەسە لە خۆی نەیتوانێت نوسح لەگەڵ خۆی ئەبکە. دەی ئینسان چۆن نوسحی خۆی ئەکە؟ هەموو تاقی خۆی سەرفەکە لە پێناوی خۆیە، ئەنا لە پێناوی ئەنایە. بۆی ئەفەرمێ لە قورئانی پیرۆزەکە سەیر ئەکەی يا أيها الذين آمنوا كونوا قوامين بالقسط شهداء لله ولو على أنفسكم. لكاتي نصحى إنسان لكاتي نصيحة كردنا دڵسۆزی نواندنە، حتى جاری وهەیە لەسەر خۆیەتی قسە نەسیحەتەکە ڕێکە با بۆ خۆشی خراپ.
لەوەچی خۆی زەرری بێت لەو نەسیحەتە کە ئێڵێ بەڵام واجبە لەسەری ئەوێ جێبەجێکا بێڵێ ئەفەرمێ وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى كقسيكتان كرد بعدالته وبيكن يعني دلسوزي بالغلا بخرج بن ڕێک بن لەگەڵیا با لەسەر خزمێکی نزیکیشتان خراپ بێ واتە لەسەر خۆدیە لەسەر خزمێکی نزیکت بۆیە ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئینسان لە خەیرە وبەردەوام صحەتی ڕەئی هەیە فکری زۆر گەورەیە مادام غەش نەکا لەو کەسانەی کە ئیستیشارەی پێ ئەکەن کەسێتە لای تۆ پێتەڵێ فڵان کەس چۆنە فڵانە کار چۆنە هەر شتێک لەم بابەتانە حتا وەکو تۆ صادق بی لەگەڵیا و ڕازگۆ بی لەگەڵیا تۆ لە خەیرای ئەگەر هاتوو غەشی لێ کرد ئەڵێ خوای گەورە خۆی بۆ خۆی سەلبی نوسح و سەلبی ڕەئی چاک لەم کەسە ئەکات ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ بۆیە ئینسان لە کاتێکا کە یەکێک پرسیاری شتێکی لێ ئەکا یا کەسێکی لێ ئەکا بێ زۆر بە حەزەرەوە قسە بکە هەوڵ بدە هەموو لایەنەکان جوانیەکان چاکیەکان خراپیەکان هەمووی پیشانی بەرامبەرەکە بدە ئەو پێوتێ نوسح و بەو پەڕی دڵسۆزی و خۆشەویستیەوە کەلیماتەکانی دەربڕێ هەندێ وتویانە ئەگەر کەسێک ئەڵێ لە قسەی قودەمای ئاهاتووە دیارە فەیلسوف هەندێ فەیلسوفەوانە وتویانە ڕاغب ڕەدیان ئەداتەوە وتویانە ئەگەر کەسێ نوسحی کرد بەگوێ نەکردی باشە نەسیحەتێکی کرد و زۆر صادق بووی لەگەڵا بەگوێ نەکردی ئەڵێ غەشی لێ بکەن ئەفەرمێ سەری ئەو قسانە مەکە ئەو قسەی ڕاستە فەیلسوفەکانە بەڵام قسەیەکی هەڵەیە ئەو شەیطان خسوویتە سەر زمانیان بەڵکو ئینسان بەعکسەوە کاتێکەوە بەرامبەرەکەی حتا بەگوێژی نەکا بزانە نوسحەکەشی جێگە ناگرێ هەر نوسحەکەی خۆیەکە هەر قسە خێرەکەی خۆیەکە بەڵام لە ئینسانە کێشەیەکمان هەیە طبعا لە ئاژەڵەکانە غەشکردن نییە بۆی ئینسان بە سەریعی لە ئاژەڵێکا سوبحان الله ئەتوانی دەرکی هەموو سەلیقەکانی ئاژەڵەکە بکەی بەس لە ئینسانە ئینسانی غەشاش زۆر ناتوانی ناسح و غاش ئەم دوانە لێ بکەیتەوە زۆر بە زەحمەت چونکە ئینسان ئەتوانێت خۆی تەلوین کە خۆی ڕەنگاوڕەنکە خۆی بگۆڕێ کە ئەمە زۆر خەتەرە لە ئینسانە سوبحان الله لە ئاژەڵەکانە تۆ ئەمە نابینی ئاژەڵێک نابینی مەسەلەن خۆی متکە خۆی فەقیرکە ئەوانە دڕیژ بێ بەڵام لە ئینسانە ئەبینی فێڵەکە خۆی ئەنواع شێوە ئەلوان شێوە زمانی سوبحان الله خۆی گە زمانێکی پێ عەتا کردووە پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم فەرمێ إن من البيان لسحرة لە بەیانی ئینسانە كأنما سحر لە بەرامبەرەکەی ئەکا باشە چاوبەسی ئەکا ئەوەندە بەقووەتە قسەی ئینسان بۆیە بەهێزترین شتێک لە بینی ژن و مێردێکە باشە لە بین دوو هاوڵات قسە زۆر گرنگە کە ئینسان بۆ بەرامبەرەکانی قەتمان و نەبێ ئینسان لە قسە چونکە سحری ئینسان لە بەیانی ئینسان لە زمانی ئینسانە بۆیە ئەفەرمێ گەورەترین کێشە لە مەسەلەی نوسحە ئەوەیە کە تۆ ئەتەوێ لە کەسێک ئیستیشارە بکەی نازانی ئەگەڕێ ئەتەوێ کەسێ بدۆزیتەوە زۆر ناسح بێ ناسح و غاژ لێک ناکەیت بۆ چونکە ئینسان ئەتوانێت خۆی نەوەکە خۆی ئەنواش قووەتی هەیە خۆی بگۆڕێ خۆی جوان پیشاندا ناشرین جاری وهەیە ئینسانێک ئەبینی دزە زۆر ئەمین دەرەکەوێت فێڵبازە بەڵام زۆر بە ئەمین نیەتە پێشاوت ئینسانە ئەتوانێت خۆی بگۆڕ بۆی ئەفەرمێن سەعبترین شت لە مەسەلەی نوسحە نەسیحەتە باشە دڵسۆزیە ئەوەیە کە تۆ ئەم دوانەت بۆ لەیەک ناکرێت زۆر زەحمەت کەوا بوو یەکێ لە خەسڵەتەکان کە ئینسان چ لە ڕووی ئینسانیەتەوە چ لە ڕووی دینەوە لە خۆیان بچێنێ بریتێ لە نوسح بریتێ لەوەی کە زۆر دڵسۆز بێ بۆ هەموو کەسێک دڵسۆزی بنوێنێ وەلەو لەسەر نەفسی خۆی بێ وەلەو لەسەر کەسێکی نزیکی بێ کە ئیستیشاری پێکرا زۆر ئەمینانە جواب باتەوە زۆر سادقانە فکری خۆی بیرۆکەی خۆی تێگەیشتنی خۆی ئەمان تێکەڵ نەکە بابەتەکان جوان ڕوون کاتەوە بەرامبەرەکەی حەق و ناحەق جوان پیشان بدە تەمام یەکێ لە کێشەکانمان ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە ئێمە خاوەنی علمێکین ئومەتی ئیسلامی پێوتێ علمی ڕیجال ئەزانن عولەمای کۆن لە علمی ڕیجالە چەند خۆیان مانوو کردووە چەند هەوڵیان داوە کە بە حەقیقی و بە وردی شتەکانی خۆیان بەیانکەن و ڕۆشنکەنەوە
یعنی کەسێکیان بینیوە هەڵەیەکی هەبووە کەم تەرخەمێکی بۆ ڕێک بەیانیان کردووە چاکەیەکی بۆ بەیانیان کردووە هەمویان بە دەقیقی بەیان کردو ئێمە هەر ئەم ئومەتەی کە علمی ڕیجالمان هەیە بەو وردەکاریە نووسراوەتەوە ئەو حەدیثانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە گێڕاونەتەوە کێ گێڕاوەتەوە لە کێوە علمی سەنەد هەموو ئەو نەفرانە حیاتەکانیان بە وردی یەک هەڵەیان کردبێ عولەما لەسەریان نووسیون فڵان کەس ئەو هەڵەمان لێ بینی ئەوەندە دڵسۆز بوو باش ئەو چاکەمان لێ بینی فڵانکە ثقەیە فڵانکە ضعیفە فڵانکە شتی لەبیر ئەچێتەوە حتا ئەمانیان هەموو نووسیوە لە کتێبەکانیانە وەی کە ئەگەڕێ بە دوای حەدیثە شتی سێرسێر ئەبینی دە قسە وتەی ئەو زانە گەورانە لەگەڵ ئەوەشە ئێمە خاوەنی ئەم علمە گەورەین و علمی سەنەدین و کە عولەما ئەفەرمون ئەگەر ئومەتی ئیسلامی هیچ فەزڵێکی نەبێ بەس سەنەد نەبێ بەسێتی ئەو علمە ئەوەندە گەورەیە دەی ئەمڕۆ مەسەن ناتوانین بە دەقیقی شتەکانمان بۆ یەکتر بخەینە ڕوو ئەو شتانەی کە ئەیزانین بە ئەمانەتەوە بیگەین لە یەکتر نوسحمان لەگەڵ یەکتر هەبێ حتا بابەتی نەسیحەت و ئامۆژگاریکردن بۆیە زۆر کات بەرەکەتی دەماوە ئەو دڵسۆزیەتیان نییە ئەو کەسی ئامۆژگاری ئەکە پێی وایە خۆی کەسێکی زۆر چاکە ئەوانەی تر زۆر خراپن و بەم شێوازە مامەڵاکە بەرەکەتی نابێ ئینسان کاتێکە قسەی بۆ کەسێک کرد ئەگەر لە ناخی خۆیە جۆرێک لە کیبری هەبوو ئەنانیەتی هەبوو خۆی بە بەرزتر ئەزانی لە بەرامبەرەکە باشە ڕەگ لە بەرامبەرە ئەم کەسەی تر ناتوانێت ئەم کەلیماتە جوانانەی لە قبولکە ئەگەر قبوڵیشیکە کاتی قبوڵیەکە شێخ ڕەزا شعرێکی هەیە ئەڵێ شێخی هەمەوەندێکی دەدا پند و نەسیحەت ئەو قڕبە سەرەی دابوو بەر فەحش و فەضیحەت ئەڵێ شێخێک هاتوو ئامۆژگاری کەسێکی ئەکرد کەسێکی هەمەوەندی ئەکرد ئەڵێ داباری بۆ سەری ئەوان ئەڵێ کەسەکە دز بوو ئەڵێ ئەوش لە بەرامبەر ئەوەتی من قوتاعی طریق و تۆ قوتاعی طریقەت وەڵا بینی من و تۆ تەنها تایەکە من ڕێ لە خەڵکە بڕم بەڵام تۆ ڕێباز لە خەڵکە بڕ جیاوازەکەی من و تۆ ئەمەندەیە بۆیە ئینسان تەعالی ئەبەدەن نەکا خۆ بە گەورەزین نەکا لە نوسحەکەیە محەبەتی تیابێ دڵسۆزی تیابێ بە معنای کەلیمە ئەو کەلیمەیە خەیرەی کە پێیەتی ئەوێ بە دڵ بیگەێنەوە بەرامبەرەکە گەنج بوون بناڵ بوون ئەهەنوو کاتێک کە داوە بانگەوازت کرد داوە بانگەواز پێش ئەوەی بە زمانت بیکەی بە دوعات بیکە پێش ئەوەی بتەوێ قسە بۆ ئەو دۆستەتکەی ئەو ڕەفیقەتکەی شەو هەڵسە دوعا بکە خۆیان ئەم کەلیماتانەی کە من ئێڵێ قبوڵی کە لێم لە دڵی ئەوە جێگیری بکە ئەم کەلیماتانە ئینجا بچۆ قسەکەی لەگەڵا بکە ئەگەنا ئەو کەسە لێ دووەر ناکرێ ئەو کەسە قبوڵی ناکالێت لەو ئەچێ کاریگەریەکی زۆر خراپ ڕەدولفعلێکی زۆر خراپی هەبێ دەی زۆر کات دیقەتت ئەدا کاتێک کە دوعای زۆرت ئەکرد بۆ هاوڵەکەت خۆی ئەهات بەرەو پیرت پێش ئەوەی تۆ قسەی لەگەڵاکە ئەو هاواری ئەکرد ئەو بەشکم دەرگایکی خێرم بۆ بکەیتەوە فڵان گرفت و فڵان کێشەم هەیە بۆیە بابەتی نوسح یەکەمین صفەتەکە ڕاغب بۆی باس کردین صفەتێکی زۆر گەورەیە کە ئینسانی موسڵمان هەوڵ بدا لە هێزی ئینسانایەکە لە خۆیان دروست کە مەسەلەی کتمانی سر و شاردنەوەی نهێنی خەڵک بەشێکە لە نوسح بۆی ئینسان کە ئەڵێن ناسح بێت دڵسۆز بێت لە عامەتی المسلمین یەکێک لەو شتانە بێ ئەسراری موسڵمانان بپارێزێ ئیتر جاری وهەیە لە قسەیەکە جاری وە لە کردەوەیەکە هەر شێوازێک لە شێوازەکان ئەفەرمێت جۆرێک لە پاراستنی ئەسرار ئەوەیە کەسەکە پێت ئەڵێ ئەم قسەیە ئەمانەت بێ ئەم شتە ئەمانەت بێ حتى عیبێکە لە کەسێ بینی کەسەکەوتی ڕەحمەتی خوا لە ئەمە ئەمانەت بێت لای تۆ بۆ نییە فەزحیکەی بۆ نییە باسیکەی زمان دایخی ئەفەرمێ حتى ئەگەر پێی نەوتی بەڵام حاڵی کەسەکە ئاوا بوو حەزی ئەکرد ئەم شتە دەرنەکەوێ وەکو لە فەرمایشتێکی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وآله وسلم کە ئەم وەکو قەولێک هێناوەتی بەس لە ئەسڵا فەرمایشتی خۆشەویستمانە صلی الله عليه وسلم و صحیحە ئەفەرمێ ئەگەر کەسێک هات پیاوێک هاتە لای تۆ قسەیەکی بۆ کردی فەلتەفەتە ئاوا سەری ئەم لە ئەولای کرد بزانێ کەس لەو نزیکانە نییە گوێی لێبێ ئەڵێ ئەو قسەیەکە کردوتی ئەمانەتە لە گردنی تۆیە ئەو ئەمانەتە بپارێزی لە هیچ کەسێک بڵاوی نەکەیتەوە باسی نەکەی ئەفەرمێ جۆرێک لەوانە شتی خەڵکە لە لای تۆ کە ئەبێ بیپارێزی جۆرێک شتی خۆتە لە ناخی خۆتە ئەبێ بیپارێزی هەندێک کتمانی ئینسان هەیە سڕە لە دڵی خۆیە ئەبێ ئەم سڕە لە دڵی خۆیە پارێزراوکە دەری نەخا بۆ خەڵک بڵاوی نەکاتەوە ماعزی ئەسلەمی طبعا هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی زینام کردو
خۆشەویست جوابی نەدایەوە دەی بەشکم بڕوە لای ڕاستەوە هات لای چەپەوە هات لە پێشەوە هات هەر وازی نەهێنا دوایی فەرمووی لەوە چێ ماچێکت کردبێ بڕۆ هەر نەچوو وتی لەوە چێ یاریەکتان کردبێ پێکەوە زیناتان نەکرد وتی ناوەڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر زینام کرد دوایی طبعا لەبەرەوەی ماعیس ژندارە ئەمر کرا بە ڕەجمکردنی کە ڕەجم کرا ماعیس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەزەیی پێ هات دوایی فەرمایشتێکی فەرمووی من أتى منكم من هذه القاذورات شيئا فليستتر بستر الله ئەگەر کەسێک یەکێک لەم گوناهانەی کرد ئاو گوناهێکی فاحشەیەکی گەورە با خۆی بشارێتەوە لەژێر ستری خوایە خۆی باز نەکە خۆی فەزەح نەکە ینی سترەکەی نهێنەکەی خۆی بهێڵێتەوە لە ڕوایەتێکا فەرمووی اجتنبوا هذه القاذورة دوورکەونەوە لەم خراپەکاری لەم فەسادە لە زینا فمن ألم فليستتر بستر الله وليتب هەر کەسێکیش شتێکی وای بۆ دروست بوو با لەژێر ستری خوایە خۆی بهێڵێتەوە تەوبەکە فإنه من يبدي لنا صفحته نقم عليه كتاب الله ئەگەر هەر کەسێ صفحەی ژیانی خۆی بۆ ئێمە دەربخوان مەجبورین ئێمە ئەبێ ڕەجمی کەین یا ئەبێ داری حەدی لێ ئەبێ حقوقی خوا بەسەریا جێبەجێکەین دەبا ئەمە نەکە سەیری ئەم مەفهومە گەورە کرد لە لای خۆشەویست صلی الله عليه وسلم عەبدەکە گوناهی کردووە هاتووە هاوارەکە بۆی پاک بێتەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووم پاکم کەیتەوە ئافرەتێکی غامدیە چەند جاریەتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ بڕۆ تا حەملەکەت دانەی بڕۆ مناڵەکە گەورەکە بەخێوی بەس بۆی نەگەڕێتەوە هەریەتەوە چونکە ئەصحاب دیقەت بدەن ئەمان هاوڵی پێغەمبەرن صلی الله عليه وسلم تووشی ئەم گوناهە گەورە ئەبن ئەیانەوێ خۆیان زۆر پاکەنەوە شەرمەندەی بەردەم پێغەمبەرن صلی الله عليه وسلم بەڵام سەیری ئەم کەلیماتە جوانانەکە نهێنێکی خۆتت هەیە نهێنەکەت بشارەرەوە سەتریکە بە سەتری خوا یەکێک لە گرفتەکانی گەنج لە ئەمڕۆیە لە کورتەوتارێکیشە باسم کردووە زۆر کات ئافرەتان پرسیارم لێ ئەکەن وەڵام مامۆستا شوم کردووە ئەم کوڕە هاتووە قورئانی هێناوە وەرە دەست بنێ بەسەر ئەم قورئانە ئەبێ هەرچی هەڵەت کردووە لە ژیانە بۆم باسکە ئەمە زۆر غەڵەت حتا قورئانیشت بدەن نایە بۆی باسکە ئەبەدەن ئەوە سترە لە بینی تۆ خوایە ئەوە هەندێک جار خوا لە بیری مەلائیکەکانی بردوێتەوە نابێ هەر باسی کە ئەبەدەن ئەوەی کە لە هەڵە زۆر گەورەکان زۆر کات دەبێتە باعیثی ئەوەی کە دوو کەسەکە لە یەکجێ ئەبنەوە یان مەشاکلی تریان بۆ دروستە بێ یان شەیطانیەتە ئەم بینەوە دەخیلە لەبەرەوە ئینسان ئەبێ ئەوەی کە خوا سەتری کردی تۆش سەتریک نهێنی خۆت بە هیچ شێوازە دەربەخە چۆن نهێنی خەڵک ئەپارێزی نهێنی خۆشت بپارێزە ئەفەرمێ ئەگەر کەسێک خاترەیەک هات بە دڵیا با ئەو قسەی کە لە دڵێتی یەکسەر نەیکە بە نهێنی لای خۆی بهێڵێتەوە تا پێ ئەگا بۆیە وتویانە من وهن الأمر إعلانه قبل إحكامه پێش ئەوەی تەواو شتەکە دابمەزرێ ئیعلانی مەکە بە حاڵ شتێک لەوە چێ بتەوێ خێرێ بکەی هێشتا هەر هاتووە بمێشتا یەکسەر بمێڵێ دلێکە ڕێ بزانە پارەت هەیە بای ئەوە خێرە بکەی بزانە ئەتوانی بزانە چۆنە اینجا ئیعلانیک اینجا بڕیایی لەسەر بدە هەموو ئەو خاتراتانی کە هەیە بە دڵتا مەچۆ یەکسەر هەر هەمویان بڵاوکەیتەوە لە ناو خەڵکە ئەبەدەن ئینسانی موسڵمان لە بابەتی پاراستنی نهێنەکانی خۆیان بێ زۆر وشیارانە مامەڵەکە زۆر بە وردی ئەفەرمێ ئەو بەشەی کە پەیوەستە بە خەڵکەوە وەفاء حتا زیاتر شتی خەڵکی بشاریتەوە تۆ وەفات بەرامبەر بە خەڵک گەورەترە نوسحەت بۆیان بەهێزترە ئەمەش کە پەیوەستە بە خۆتەوە بریتێ لە حەزم و احتیاطاتی خۆت ئینسانی موسڵمان ئەوە نییە شلوشێەوە بێ هەموو قسەیەک لێ دەرچێتە دەرەوە نا حتا شتێکی هەیە فکری خۆیەتی بیری لێ ئەکاتەوە قسەی لێ ئەکا لە دڵی خۆیان دەیدەیێت تا پێ ئەگا یەکێک لە کێشەکانی دوعات لە عالەمی ئیسلامیە لە ئەمڕۆیە ئەوەیە هەرچیان خوێندەوە هێشتا نەگەیوە لە دڵیانە باسیەکەن بۆ خەڵکەوە زۆر غەڵەت جاری وایە ئەوە فتنە دروستەکە جاری وایە هەیە پەشیمانی زۆر بە دوای خۆی ئەهێنێ بنمونە کتێبێکت خوێندوتەوە هیچ زانایەکە پێچەوانەی زانایەکترە مەچۆ باسیکە مەچۆ بێنە سەر شاشەکان و باسیکەی لێکەڕێ بە خۆت بگەیتە قەناعەت با لە دەروون تا شەڕکا لەسەری ئەبێ ئینسانی موسڵمان لەم خاڵا زۆر هوشیار بێ تەسەوور کە یعنی تۆ ئیمامی باجی لەگەڵ ئیمامی ئیبن حەزم سەیرەکەی لەسەر یەک گوشە
سێ کتێبیان نووسیوە ئەو کتێبێکی نووسیوە تقریبا 200 لاپەڕە ئەوی جوابیاوەتەوە بە 300 لاپەڕە ئەو جوابیاوەتەوە بە 100 لاپەڕێتر باشە تۆ بێ مەسەن کەلیمەیەکی ئیمام ئیبن حەزم ئەبینی لەسەر ئیمامی باجی یەکسەر باسی کەیت و بڵێ ئیمام باجی ئەوە زۆر خەڵەت ئەوە ناکاتە فقه ئەوە ناکاتە عیلم چونکە نەگەیوە حتا نەگات تووشی نەدامەت ئەبی تووشی قەنەقیت ئەکا خۆت بڕوات بە قسەکەی خۆت نییە جاری وایە دیفاعی لێ ئەەکەی خۆشە قەنەعەتە بە قسەکەت نییە بۆی ئەبێ زۆر بە هوشیاری بەتایبەتی لەم زەمانەی ئێمە ئینسانی ئیماندار مەلیکانە مامەڵەکە جا ئەڵێن هەر مەلیکێک نابێتە مەلیک ئەگەر قسەکانی دڵی خۆی یەکسەر دەرخە ئەبێ قسەکان لە دڵیا تاوتوێکە بهێنێ ببە حتا پێ ئەگەن و ئینجا ئەیداتە دەرەوە حتا ئینجا ئەیدا بە وەزیرەکانی ئەخۆ ئەگەر ئێمە بێن ڕاستەوخۆ هەرچی لە دڵمان دەریخێن ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەفەرمێ حتا ئەو کەسەی کە نەیتوانیوە کتمانی سڕەکانی خۆی کە شوبهانویان بەوەی کە ئەو کەسە مناڵە هەرزەیە هێشتا پیاوێکی پێگەیشتون نییە کەم ئارامە کەم سەبر چی قەڵدانی بچووکە بە زمانی خۆمان دەی ئەفەرمێ زۆر ناڕەحەتە ئینسان کتمی سڕی بکە لەبەر چی لەبەرەوەی دائیمە حەز ئەکە ئەو شتێک کە وەری ئەگرێ یەکسەر پەخشیکە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەبێ لە دڵتا تاوتوێکەی بیهێنی بیبەی ئینجا بۆی لە ضعیفیان نەمێن لە لاوازیان نەمێنیتەوە حتا بکرێ ئینسان نهێنەکانی دڵی خۆی بپارێزێ لە لای خۆی سەواء عسیان و گوناهەکانە یانە سەواء فکرەکانی خۆتە بۆ چوونەکانتە ڕایان گرە جاری وە هەیە ژن و مێرد کێشەیەکی زۆر گەورەیان بۆ دروستە بێ لەسەر شتێک هێشتا هیچ نەبوو جارێک بەبیر مەژن و مێردێک هاتبوون شەڕێکی زۆر گەوریان بوو بە تەما بوون خانوویە بکڕن نەشیان کڕی بوو بە تەما بوون شەڕەکە دروست بوو ئەمش کە سێرم کرد سێرەکەم ئەم پیاوە بە تەمایەوە یەکسەر باسی کردو کە باسی کردو ژنەوتێتی نامەوێت هێشتا هیچ نەبوو شەڕەکە دروست بوو ئێتە پەلە مەکەن هێشتا نەگەییوە دوای پرسیارم کەوت باشم پیاوی تۆ پارەی هەیە وەکوتی نەوەڵا تمای چۆن نەیکڕێ خۆ هیچ نەپارەی هەبێنێ تیوەڵا وتوێتی قەرزەکەم جا کێ قەرزیەتی تیوەڵا کەس ئێتم دەبچۆ لە باڵی خۆتا دانیش هیچ مشکلەیەکرد بۆ چووکە پێ نەگەیوە ئەبێ زۆر بە وشیارانە مامەڵەکەین لەگەڵ ئەو شتانی کە بە خاترەیە بە دڵمانە ئەبێ خاترەکە ڕاگری هەتا پێ ئەگا هەتا زەمینەی بۆ سازەکرێ ئەوە لە باسی دوژنۆ سێژ نەمەپرس ئەوە هەموو ڕۆژە شەڕە لە بەلاش هەموو ڕۆژێ جاڵێن لە کوردەوەریان مەشهورە ئەڵێن ئەو پیاوەی کە زۆر باسەکات مەسەلەن هەر ئەڵە ژنێن و ژنێ ئەڵێ لێ ئەمین بە نایهێنێ ئەشەوە تەنها چکەن بۆ قسەکە پێ نەگەیوە هەر باسەکە و هەر شەڕە بێ و هیچیش دیارنی بۆیە مەسائلێکی کتمانی سەر طبعا لە دڵی ئینسانە سبحان الله حتا وەکو بیهێڵێتەوە زیاتر ئەگات زیاتر خۆی بیری لێ ئەکاتەوە لەسەری ئەخوێنێتەوە پرسیاری لەسەر ئەکا نایکاتە فکر بۆیە ئەو کەسانێک کە ئەصحابی فکرن هەمیشە قوڵایەکی زۆریان هەیە دانیشتن لەگەڵ خۆیانە ئینجا بەیانی قسەکانیان ئەکەن و کەلیماتەکانیان ئەکەن ئەگەر ئینسانیش هەڵەیەکی کرد ئەبێ زۆر ئاگای لێ من زۆر کات مسنجاری وە گەنجێک ئافرەتێکی بەڕێز گەنجێکی بەڕێزی جوان یان ماوەسە فریامان کەوە گوناهێکیان کرد و گوناهەکە باسەکەن مەکە باسی مەکە سەتریکە کەتمیکە ئەوە خوا بە گەورەی خۆی توی شاردووەتەوە تۆ بۆچی خۆت فەساک خۆ من زۆر کات کە گەنجێک یەت باسەکە زۆر بەزەین بە حاڵی خۆمەیەمەوە یەتەوە ئەڵێم خوایەکیان ئەم گەنجە شوێنێکی دۆزیەوە تەسەور ئەکا چۆن هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچوونە خزمەت پێغەمبەر ئەگەر گرفتێکیان هەبووە صلی الله عليه وسلم گرفتی خۆیان بەیانە کرد خوای ئەم گەنجانە ئەوەتە هاتونتە لای من گرفتەکان بەیانەکەن ئەی قوربە سەر من گرفتەکەی خۆم لای کێ باسکە یا ئیلاهی لەگەڵ کێیە بەیانی کەم چۆنی بەیان کە بۆیە ئەبێ ئینسان زۆر ئاگەی لەو ئەسراران ئەبێ کە هەیەتی جارێک بۆم باس کردوون عولەمای ئەهلی تەسەوف ئەڵێن ئەگەر دوعات کرد گوناهەکانی خۆت باز مەکە مێڵێ خۆیە فڵانە گوناه هەموو جارێ مەڵە فڵانە گوناهم کرد تەوبەم کردووە و تەوبەکەم لێ قبوڵ کە باسی مەکەرەوە ئەڵێن هەندێک جار مەلائیکە سوبحان الله لە بیریان چوتە وا عەفوی کردووی لە بیری مەلائیکەشی بردوێتەوە مەچۆ جارێکتر باسی کرد بینی خۆت و مەلائیکە ناوی باسیکە چۆن لەگەڵ عەبدەکانە باسیەک بەتایبەتی لەم زەمانە کە نوسح زۆر کەم بۆتەوە دڵسۆزی زۆر کەم بۆتەوە ئەبێ زۆر بە وریایی مامەڵەکەین لەگەڵ مەسائیلی ئەو گوناه و تاوانانەی کە ئینسان تووشی ئەبێ
ئاگات لێبێ ئەوەی کەیەتە ناو دڵت مەیخەرە سەر زمانت، مەیخەرە سەر زمانی خەڵکی تر، مەیخەرە ناو گوێی خەڵکی تر، هەوڵ بدە بیشارەوە. ئەفەرمێ ئەگەر ڕەفیقێکت پێی وتی سڕ و نهێنیەکەم هەیە ئەمەوێت لای تۆ باسی کەم، ئەڵێ پێ بڵێ بە قوربان لای من باسی من. بەم چرپە چرپەی تۆ دڵی من کۆمەڵێک ئەبێتە خەزێنەی شەکوای تۆ، ئەبێتە قەبرێک بۆ نهێنیەکەی تۆ. اینجا من تووشی قەلەقی ئەکا، وام لێ ئەکا خەوم لێ نەکەوێ، خەفەتی پێ ئەخۆم. اینجا ناتوانم ئەم سڕە بپارێزم، دڵ ئیسراحەت ناکەڵێ تەبیعەتی ئەوە سڕێکی لا بۆ هەرچۆنێ بە جۆرەکان ئەبێ وردە وردە باسی کە بە شێوازێ لە شێوازەکە نەبێ لەبەرەوە زۆر ئاگەی لێبێ. ئەفەرمێ بە تایبەتی لە 3 کاتە ئینسان سڕەکان ئیتر وردە وردە یەنەوە خەیاڵی و یەنەوە پێش چاوی و ئەوێ باسییان کە ئەڵێ لەو کاتێک کە لەسەر جێگە ڕائەکشەی ئەسراری خەڵکیەتەوە زێنت، ئەو کاتێکەوە لەگەڵ خێزان و هاوسەری خۆتای عینەن بە هەمان چەشن سر و ئەسراری خەڵکیەت، ئەو حاڵەتەش کە ئاگات لە خۆت نامێنێت لە سوکڕای. ئەفەرمێ لەم 3 حاڵەتە ئینسان سر و ئەسرارەکان یەنەوە زەینی یەنەوە پێش چاوی، ئەبێ زۆر ئاگای لێبێ. ئاگات لێبێ ئەسرارەکانی خۆت بۆ کەس باز مەکە، چونکە خەڵک تووشی گومان ئەبێ وهای لێیە کە احتیمالە لە دوای ئەمە بترسی لەوەی دائیمە ئایا ئەو موسڵمانە غەیبەتی کردوم، ئایا شتەکەی منی بڵاو کردێتەوە بڵاو نەکردێتەوە چۆن. اینجا زۆر ئاگات لێبێ هەموو کەلیمەیەک کە ئێڵێ بگەڕێ بزانە چۆنی ئەڵێ، چونکە زۆر جار ئینسان قسەیەک ئەکا مرادەکەی خۆی نەپێکاوە، مەبەستەکەی دڵی نەپێکەوە، زمانی شتێکی تری وتووە، کاتێک کە سڕەکەش بە بەرامبەرت ئەڵێ بەرامبەر بە نەوعی تر تێئەگا، لەبەرەوە لە دڵی خۆتا بیهێڵەرەوە لای هیچ کەسێک باسی مەکە. تەنانەت ئەگەر لە شوێنێکە زانیت موسڵمانە تووشی حوزن ئەەکەی، تووشی زەحمەت ئەەکەی. طبعاً یەکێک لە فەلسەفەکانی دین پرسیاریان کرد لە ڕافعی صاحبی وحی القەلەم، وتیان فەلسەفەی دینمان بۆ کورت کەرەوە، وتی ئەخلاقە لەگەڵ خۆیە، ئەخلاقە لەگەڵ بەندەکانی خۆیە، مەخلوقاتی خۆیە، لەگەڵ مەخلوقاتی خۆیە بزانە چۆن هەڵسو کەوتەکە. ئێمە ئەزانین کە ئەگەر کەسێک دڵی کەسێکی شکاو ڕێکاتەوە چه ئەجرێکی دەسەکەوێت، ئەگەر دڵی بشکێن تووشی حوزنی کە ئەزانن چەند گوناهبار ئەبێ لەسەری. یەکێک لەو شتانەی ئینسان زۆر لەسەری ئەوە ئەبێ کەسر الخەواتیرە، شکاندنی دڵی خەڵکە، بۆیە زۆر ئاگات لێبێ. سەیری ئەم حەدیثە بکەن، ئەفەرمێ ئەگەر 2 کەس پێکەوە 3 کەس پێکەوە بوون با دوانیان چرپە نەکەن، نەبادا سێهەم دڵی ناڕەحەت بێت. تەنانەت یعنی تۆ چرپە بۆ خۆت ئەەکەی، بەڵام ئەبێ هەستی ئەو سێهەمە ڕاگیرکەی. ئەوەندە ئینسانی موسڵمان نەک لەسەر کەسایەتی کەسەکە، لەسەر هەستی ناوێ هەستی بریندارکە. دێوەرە لە ڕۆژی قیامەتە ئەی عەبد پرسیاری لێ بکرێ چەند موسڵمان هەیە کە تۆ هەستت بریندار کردوون، دڵت عەزیەت داون، دڵت ناڕەحەت کردن، زەحمەتت دان، زمانت جوڵا بەرامبەریان، لێوت جوڵا کردەوەیەکت کرد، جاری وایە کردەوەیەکی بەسیط کەسێک لە بەرامبەرەوە ئەشکێنێ. ئەبێ زۆر ئینسان ئاگای لێبێ. حتا مەسەلەی ئادابی سەردانی نەخۆش، بۆچی تۆ ئەچی بۆ لای نەخۆش، بۆچی قسەیەکی وهای بۆ ئەەکەی هیممەتی بەرزەکەیتەوە، لە سونە ناهاتووە چووتە لای نەخۆشێک ئەبێ ئومێدی بدەیتێ، ئومێدی زۆر گەورەیە، بێ ئومێدی نەکەی، نەبادا دڵی عاجز بێ. وەرە ئەگەر حوزنێ بۆ دڵی دایک و باوکە دروست کردبێ بێ حاڵەت چۆن، وەرە ئەگەر حوزنێ بۆ هاوڵەکە دروست کردبێ، بۆ خێزانە دروست کرد، بۆ مناڵ، حوزن زۆر مشکلەیە، شکاندنی دڵی ئینسان زۆر گەورەیە لای خۆ. یعنی چۆن ئینسانێک ئەگەر زیندوی کەیتەوە کە ئەنەما هەموو جیهانت زیندوو کردوێتەوە بە هەمان چەشنە، کە کوشتت هەموو جیهانە دڵشکاندنیشی بە هەمان چەشن. عولەما ئەفەرموون لەسەر شتە زاهیریەکانی ئینسان کۆمەڵای حدود دانراوە، لەسەر شتە معنەویەکان هەمووی لای خۆیە. چۆن؟ ئەگەر کەسێک چاوی کەسێک کوێرکە ئەبێت چەند وشتری باتێ، 50 وشتری بداتێ. باشە کەسێک بوو بەسەبەبی ئەوەی چاوی لەدەست بدە. ئەگەر کەسێک زەربەیەکی زاهیریدا لە کەسی عەقڵی لەدەستدا ئەبێت 100 وشتری باتێ، لایەنی کەمەکە، چکە بەشە مادیەکەیە، ئەی بەشە معنەویەکە. ئەی باشە کەسێک حوزنێکی وایە بە کەسێکە کەسەکەی کوشت، جاری حوزنێک کەسێک ئەکوژێ، غەمێک کەسێک ئەکوژێ، غەمێکی ئاوای دایە، جەنگێکی نەفسی لەگەڵا کرد. تەسەوڕ کەن جەنگی نەفسی چۆنە
جاروێ ژنومێر لەگەڵ یەکترا، براو خوشک لەگەڵ یەکترا، خزم لەگەڵ خزمە، لەوەچێ بەس ڕۆیشتن بە ڕێوەیەک لەبەرکردنی جلێک هەمووی بێتە حوزن بۆ ئەبێ زۆر ملاحەزەکە. سەری ئەم زەمانە مەکەن هەر بلۆگە خەینە سەرێک و ماڵبەرزەکەینەوە بۆ شێوازە، ئەبێ هەستی یەکتر ڕاگرین. بۆچی تۆ مەسەن لەگەڵ دراوسێکەتە ئەبێ ئاگاد لە کاسەی ئەو هەبێ کە چیتێ ئایا چۆنە خۆشبەختە چاک ئەخوا ناخوا، بۆچی ئەمە بۆ ئەبێ هاوکاریکەی، بۆ بێ شتێکی خۆت بۆ ئەو بنێری، هەمووی لە پێناوی نشکاندنی دڵەکانە، هەمووی لە پێناوی بەرامبەرەکەت حوزن تووشی نەبێ. بۆیە ئەم بابەتی کەتمانی سیڕە هەمووی لە پێناوی چیە؟ لە پێناوی حوزن بۆ بەرامبەرەکان نەنێری. تۆ سێ کەسن دوانتان نابێ چرپەچر بکەن لە پێناوی ئەوەی ئەمەی ئەمیتریان عادز نەبێ، تووڕە نەبێ، حوزن غەمێک داینەگرێ. چۆن دڵخۆشی ئینسانی موسڵمان ئەجر و پاداشتێکی هەیە لە یەکێک لە عیبادەتە زۆر گەورەکان لە ئاخری زەمانە دروستکردنی حوزن و دروستکردنی فەڕاح و خۆشیە لە دڵی موسڵمانانە، بە هەمان چەشنیش دروستکردنی دڵەڕاوکیە غەم پەژارە لە دڵی خەڵکە. ئەوەش گوناهێکی زۆر گەورەیە کەوابوو ئێمە لە نێوان دوو صیفەتی زۆر بەرزە، صیفەتێک کە ئەبێ زۆر دڵسۆز و ڕازگۆ بین لەگەڵێکا بە مەحەبەتەوە لەگەڵێکا بژین، دوو ئەبێ کتمانی سڕەکان یەکترکەین بشارینەوە لەعەلە ڕەب العالەمین بەهۆی شاردنەوەی سڕی عەبدەکانەوە سڕەکانی ئێمە ئەشارێتەوە. کۆتا قسەم لە خزمەتانە بابێکمان هەیە بابی جەزاء الأعمال. طبعا زۆرێک کردەوە هەیە کە تۆ ئەیکەی خوا وەکو خۆی وەکو ئەو کردەوە پاداشتت ئەداتەوە. یەکێک لەوانە چییە؟ من ستر عیبا لأخيه المسلم ستره الله في الدنيا والآخرة. سبحان الله، عیبی مسلمانە دا ئەشاری خۆ لە دنیا و ئاخرەتە داتە شاری. ئەها لە جنسی خۆیەتی، الجزاء من جنس العمل، قاعدە ئوسوڵیەکە ئەو هەیە. ئەم کەسە هاتووە ستری مسلمانی کرد، خۆ ئەم کەسە لە دنیا و ئاخرەتە ستر ئەکە ئەشارێتەوە. لەوەچێ عیبی زۆر گەورەت هەبێ لە ڕۆژی قیامەتە ڕەب العالەمین لە پێش شاوی خەلایق ونی ئەکە، لە دنیا ونتەکە گوناهێکی زۆر گەورە ئەەکەی خۆشت شەر بەکەیتەوە لە ڕەب العالەمین سترت ئەکە، دەرناکەی ونەبی، هەمووی بەهۆی ئەوە ستری مسلمانەکەت کرد. خوای گیان داوات لێ ئەەکەین، لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە بە گەورەی خۆت، همەتمان بەرزکە بۆ جێبەجێکردنی ئەم کردەوە بەرزانەی ڕەب العالەمین. خوای گیان بەخوا ئەزانین ئێمە کەم و کوڕیمان زۆرە لە حوزوری تۆیە، کەم و کوڕیمان زۆرە لەگەڵ عەبدەکانە، هانامان هێناوە بۆ لای تۆ، چاوەڕێی ڕەحمەتت ئەەکەین، چاوەڕێی بەزەیت ئەەکەین، چاوەڕێی ستری تۆ ئەەکەین، چاوەڕێی محفوظیەت و حفظی تۆ ئەەکەین. بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عیبەکانمان بشارەوە، دەرگاکانی خێر بەسەر دڵمانە بکەرەوە، لێمان خۆش بە یا ڕەب العالەمین. خوای گیان ئێمە هەموومان چاوەڕێی فتوحاتی تۆ ئەەکەین. بەخوا خۆمان دەسەڵاتی خۆمانمان نییە، دەرەقەتی نەفسمان ناین، دەرەقەتی شەیطان ناین، دەرەقەتی ئەم زەمانە پڕفەساد و فتنەیە ناین. هانامان هێناوە بۆ لای تۆ یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین. خوایە وەرە بە هانامانەوە دەستمان بگرە، لەم زەلکاوی گوناهکاری ڕزگارمان کە بمان پارێزە، لەم زەمەنی فتنە داڵدەمان بدە. یا ئیلاهی ڕەحمەتەکەت هاواری بۆ ئەهێنین، ڕەحمەت بەسەرمانە ببارێنە. عفوی تۆ هاواری بۆ ئەهێنین، عفو بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین لەسەر جەم گوناهەکانمان ببورە، گوناهێ بە ئاشکرا کردومان عفومان کە، گوناهێ بە پەنهان کردومان عفومان کە، گوناهێ نەمانزانی کردمان عفومان کە، گوناهێ زانیمان و زیادەڕەویمان کرد عفومان کە. ئیلاهی ئێمە لە مانگی شەعبانین، مانگی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، ئەم مانگە هانامان هێناوە بۆ لای تۆ، خوایە بەرەکەت بەسەر ئەم مانگەمانە ببارێنە، لێمان خۆش بە لەم مانگە، کردەوەکانمان بەرزە بێتەوە، باشترین کردەوە بن لە لای تۆ یا ڕەب العالەمین. ئیخلاسمان پێ عەتاکە. خوای گیان دڵمان ئارام کە، ماڵەکانمان ئارام کە، ژیانمان ئارام کە، ڕۆحمان ئاسوودە و ئارام کە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت ئیمانمان سەلامەت کە، خوایە ئیمانمان سەلامەت کە. ئیلاهی لەم زەمەنە هاوارمان هێناوە بۆ لای تۆ، ئیمانمان سەلامەت کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەەکەین حیا و حورمەتمان پارێزراوە کە بمان شارەرەوە. یا ئیلاهی دڵەکانمان بکەرە قەبر بۆ نهێنی موسڵمانان. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت بمان کەرە سندوقێکی داخراو لە ئاستی هەموو ئەسراری موسڵمانانە یا ڕەب العالەمین.
یا ربی خۆیە بمەنگێڕە لەو عەبدانەی کە لە ئاستی ئەسراری خەڵکە گوێکەڕ و چاوکوێر و دڵکوێرن یا رب العالمین. خۆی گیان داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت، بەخۆی ئەو سڕانەی موسڵمانەوە کە پاراستومانە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە کەڕەمی خۆت، بە ڕەحمەتی خۆت ئەسرارەکانمان وەپارێزە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت لەسەر جەم ئیمانداران ببورە، هەر ڕەنگێکیان هەیە عەفویان کە، لە هەر زەمانێکا بوون عەفویان کە، هەر جۆرە قسە و زمانێکیان هەیە عەفویان کە، مردوون زیندوون عەفویان کە. یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببورە. یا ئیلاهی لە گوناهی خزمەکانمان ببورە، لە گوناهی ڕەفیق و هاوڵ و خۆشەویستانمان ببورە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت، عەفوی خۆت بەسەر ئوممەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببارێنە. یا ئیلاهی عەفومان کە، مردووەکانمان عەفوکە. یا ئیلاهی ئارامی خۆت، ڕەحمەتی خۆت، بەزەی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێنە، تابێت ئەو مردوانەی کە بێکەس و بێنازن. یا ئیلاهی ئێمە لێرەوە هانە بۆ لای تۆ ئێنین هەمویان عەفوکە. ئومەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی عەذابی قەبریان لەسەر لا ببە. یا ئیلاهی عەفویان کە، بەخشندەی خۆت بەسەریانە ببارێنە. ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت، بە ڕەحمەتی خۆت، یا ئیلاهی بە سۆزی خۆت لەم عەبدانە ببورە یا رب العالمین. ئیلاهی گوناهانێکی زۆرمان بۆ تۆ بەرز کردوێتەوە، بەخوا شەرمەندەین کە بەرەو پیری ڕەمەزان ئەڕۆین، بەڵام ئەزانین تۆ بەڕەحمی، ئەزانین تۆ عەفومان ئەکەی، عەفومان کە یا رب العالمین. بەزەی بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. ئارامی بە دڵمان ببەخشە، ئارامی بە فکرمان ببەخشە، ئارامی بە ژیانمان ببەخشە، ئارامیمان لەسەر مەرگا پێ ببەخشە، ئارامی لەناو گۆڕەکانمانە پێمان ببەخشە، لە کاتی زیندووبوونەوە ئاراممان کە، لە لەحظاتی محاسبەمانە ئاراممان کە. یا ئیلاهی بە ئارامی بمانخەرە ناو بەهەشتەکەتەوە یا رب العالمین. بە خزمەتی پێغەمبەرمان بگەیەنە صلی الله علیه وسلم، بە ئومەتی ئەو قبوڵمان کە، لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە. ئیلاهی تۆ خۆت ئەزانی ئێمە لەم زەمەنی فتنە شوێن کەوتەی پێغەمبەرین صلی الله علیه وسلم. یا ئیلاهی سڵاوی دڵی ئێمە بۆ خۆشەویستەمان بگەیەنە، محبەتی دڵی ئێمە پێ بگەیەنە، سەڵات و سەلامی خۆت بەسەریا ببارێنە، یەک ناومان لە خزمەتیا بێنە. ئیلاهی سەڵات و سەلامی ئێمە بە هەموو پێغەمبەران بگەیەنە، ڕضوانی ئێمە بە هەموو ئەصحاب بگەیەنە. ئیلاهی ڕەحمەت و بەزەیەک کە داوای ئەکەین لە تۆ یا ئیلاهی بۆ هەموو ئەولیا و پیاوچاکانی ئەم ئومەتەی ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت دڵی ئەم ئومەتە یەکخە. یا ئیلاهی دڵی ئەم ئومەتە یەکخە، خۆی دڵی ئەم ئومەتە یەکخە، بەرزمان کەرەوە، ڕاستاومان کە یا رب العالمین. خۆی داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە. ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە. ئیلاهی ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، نەخۆشی ئەی زانین و نایزانین شیفامان بۆ بنێرە، نەخۆشی مادی و معنەوی شیفامان بۆ بنێرە. یا ئیلاهی ئەومان قەرزارە، قەرزی سەرشانی سووکە، ئەومان کەم دەرامەتە ڕزقی حەڵاڵی زیاد کە. ئیلاهی ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نەبین یا رب العالمین، دوورمان خەرەوە لە حرام یا ئەکرەم الئەکرەمین. خۆی داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت دوعاکانمان قبوڵ کە. بەخوا پەروەردگارە شەرمەندەین لەوەی کە دەسەکانمان بەرزکەینەوە بە حوزوری تۆ. ئیلاهی ئەم ئیماندارانەی لەم شوێنە کۆبووینەتەوە، بەخوا ئەمانە سەری بەرزیان نەوی ناکەن لە سوژدا، تەنها لە ڕووی قیبلە و حوزوری تۆیان نەبێ. ئەمانە پشتیان نەوی ناکەن لە ڕکوع، تەنها لە بەردەم تۆیان نەبێ. ئەمانە دەستی زەلیلیان بەرز ناکەن و لە دوعاە، تەنها لە حوزوری تۆیان نەبێ. دەیا ئیلاهی دوعاکانیان گیرا بکە، دەرگاکانی خێر بەسەریانە بکەرەوە. یا ربی خۆی گیان داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆ دوعاکانمان قبوڵ کە. خۆی دوعاکانمان قبوڵ کە، چاکەی دنیا و ئاخرەتێ داوات لێ ئەەکەین، خۆی چاکەی دین و دنیا داوات لێ ئەەکەین. یا ئیلاهی ئێمە زمانمان کولە لە دوعایە، تۆ خۆت ئاگاداری حاڵمانی، ئاگاداری دڵمانی، تۆ پێمان عەتاکە، تۆ پێمان ببەخشە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. یا کەریم ئەی سەخی داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت، یا جەواد بەسەرمانە دا ببارێنە یا رب العالمین، ڕەحمەت و بەزەیەکانی خۆت، کەڕەمەکانی خۆت. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت، بە بەزەی خۆت، خۆیان کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. ئیلاهی هاواری ڕەحمەت تەنها بۆ لای تۆ ئەهێنین.
بەخوا پەروەردگارە داوای ڕەحمەت لە هیچ کەسێ ناکەین، لە هیچ عەبدێ ناکەین، لە هیچ مەخلووقێ ناکەین، تەنها و تەنها لە تۆ داوا ئەەکەین پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین، پێمان ببەخشە یا رب العالمین. یا ربی خوای گیان صفاتەکانی جەماڵت زۆرن، تۆ ڕەحیمی، تۆ ڕەئوفی، تۆ ڕەحمانی، تۆ ڕەزاقی، یا ئیلاهی تۆ باسطی، تۆ وەهابی، هاوارمان بۆ لای تۆ هێنا و پێمان عەتاکە یا رب العالمین. یا ئیلاهی بە نەکیرەیی هاوارەکەین بۆ لای تۆ پێمان عەتاکە، ئەوەی چاکەی دین و دنیامانی تایە پێمان بدە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قرر لقناهي من يشوء وجبوري وخالي من قبولك مفضل يا رب.